سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش ئەم ڕۆژ هاتین وڵاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرام بۆ هیوایم کە ئەم کاتژمێرە لەگەڵمانە بمێنەوە تا سوود و زانیاری تەواوەرگرن لەو بابەتانەی کە لەگەڵ هاوکارانم بۆمان ئامادە کردوون. ئێمە زانین لە ڕابردوودا حکوومەتی بەعز یاخود ڕژێمی پێشووی عێراق کارێکی وای کردو هەتا ئێستاش ئەو خەسارەتانەی لە کوردستان کەوتووە هێشتا بەردەوامە. بۆ نمونە من ڕێژکردنی زۆربەی سروشتی کوردستان ناوچە شاخاویەکان یاخود ناوچەکانی دەرەوە گوندەکان هێشتا من ڕێژن یاخود هێشتا مینی تیاماوە. ئەمەش کە مەترسی گەورەی هەیە لەسەر هەموو هاوڵاتیە کە سەردانی ئەو شوێنانە بکە. ئەمڕۆ ڕۆژی هۆشیاری مینە. ئێمە تۆری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بەو ڕۆژە بزانین ئێستا ڕێکخراوەکان یاخود کەسانی تایبەت بەو پرسە چ کارێکیان کردووە و تا ئێستا چەند شوێن مینی تێدا ماوە. ئەم پرسیارە و چەندینی دیکە لە میوانەکەمەکەم جگەلەوە ئێمە هەمیشە بەرگە و بابەتی دیکەشتان بۆ ئامادە ئاکەین کە جێی زانیاری یاخود سوود بەخشین بێ بە ئێوە. دەستپێکی بەرنامەکەش وەکە ڕۆژێکی دیکە بە کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانەکانە بێت. عەبدول حەکیم خەسرۆ بەرپرسی هەماهەنگی و بەدوادە چوون لە حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەن ڕێکەوتنی نێوان هەولێر و بەختە تەواوی مافەکانی هەرێمی کوردستانی دەستەبەر نەکردووە. بەڵام ئەم ڕێکەوتنە کە بە پشتیوانیکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە متمانێکی زۆری لای لایەنە عێراقیەکان دروست کرد بەوەی هەرێمی کوردستان بەشێک نییە لە کێشە بەڵکو بەشێکە لە چارەسەر. لەسەر ئەرک و ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیار ڕەحمان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی ڕەوانەی ئەمریکا دەکرێت. ئەمڕۆ یەکشەممە دیار ڕەحمان یاریزانی ناسراوی کوردستان لەسەر ئەرک و ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی ڕەوانەی ئەمریکا دەکرێت کە نزیکەی 4 ساڵە تووشی نەخۆشیەکی دەگمەن بۆ دوای سەردانی چەند وڵاتێک تا ئێستا نەخۆشیەکەی چارەسەر نەبووە. دیار ڕەحمان کە تاکە یاریزانە لە مێژووی خولیلایەوی کوردستان 5 جار بووەتە پاڵەوان پێشتر یاری بۆیانەکانی بروسک، نەفتی وەسەد، هەولێر و کەرکووک کردووە. وەزیری بەرگری تورکیا هەڕەشە لە پاکەکە و لە شنگال و مەخمور دەکات و ڕایدەگەێنێت ئێمە چاوەڕوانین پاکەکە لە ماوەیەکی کەمدا لە ناوچەکاندا نەمێن و بێ کاریگەر بکرێن. خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا لە کاتی سەردانی بۆ شاری شەرنەخی باکووری کوردستان ئامادەی وڵاتەکەی بۆ هاوکاریکردنی عێراق بۆ دەرکردنی پاکەکە لە شنگال و مەخمور نیشاندا. خولوسی ئاکار ڕاشی دەگەێنێت ئۆپەراسیۆنەکانمان لەسەر سنووری وڵاتەکەماندا بەردەوام دەبێت جگەلەوەی هاوکاریش دەبێت بۆ پشتیوانیکردنی عێراق لە پرسی بەرەنگاربوونەوەی تیرۆردا. ئەمریکا ڕایدەگەێنێت گرنگە عێراق سەروەری خۆی بپارێزێت و لە ڕووی وزەوە سربەخۆ بێت و پشت بە ئێران نەبەستێت. نێت پرایز وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەێنێت دەمانەوێت هەماهەنگی و پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق بەهێزتر بکەین بۆ 120 ڕۆژی دیکە عێراقمان بەخشیوە لە سزاکان و ڕێگەمان پێداوە وزەی خۆی لە ئێران دابین بکات. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا گوتیشی لەو ماوەیەش چەندین ڕێکەوتنی پەیوەست بە وزەی کردووە و هیوادارین عێراق بتوانێت کۆتایی بە پشتبەستن بە ئێران بهێنێت. هەوڵێکی کودەتا لە ئوردون شکستی هێنا و 20 بەرپرس لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیرکران. بە گوێرەی هەواڵێکی واشنگتن پۆست شازادە حەمزا برای شا عەبدوڵڵا دووەم پاشای ئوردون بە هاوکاری چەند کەسێکی نزیکی خۆی لە هێزە ئەمنیەکان و دام و دەستگا جیاوازەکانی شانشینی ئوردون وستوێتی کۆتایی بە دەسەڵاتی شا عەبدوڵڵای برای بهێنێت و کودەتا بکات. بەڵام هەوڵەکەی شکستی هێنا و خۆی و 20 بەرپرسی دیکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیرکران. پێشتر شازادە حەمزە جێگری شا عەبدوڵڵا بووە و دەبوو دوای شا عەبدوڵڵای برای گەورە وەک پاشای ئوردون تاجی شاهانە وەربگرتایە. بەڵام شا عەبدوڵڵای دووەم حوسێنی کوڕی خۆی داناوە وەک جێگری خۆی. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
هەرچەندە زۆربەی کارەکان بەپی کللتورەکان جیا کراوەتەوە یاخود تایبەتمەندیەکی دراوە بە خانمان یاخود بە پیاوان. بەڵام ئێستا وەکوەزانین لە ڕابردوو ئێستاشدا دیزاینکردنی ناوماڵ یاخود ڕێخستنی ناوماڵ لەلایەن خانمانەوە بووە. زۆر جار دەستڕەنگینی خانمان وای کردووە کە دیزایانی ناوماڵەکان بکرێتە ئەرکێک لە سەرشانی ئەو. بۆیە دیزاینکردنی ناوماڵ یەکێکە لەو کارانەی کە خانمان ئارەزومەندی ئەەکەن و ئەنجامیان بۆ ئەو مەبەستش سوود لە چەندین بابەتی جوانکاری وەرەگرن. خانمێک لە شاری سلێمانی زیاتر لە 20 ساڵە لە ڕێگەی چنینەوە ڕازاندنەوە بۆ بەشێک لە کەرەستەکانی ناوماڵەکان. بزانین ئەم خانمە دیزاینکردنی چۆنە و چۆن ئەتوانین سوودی لێ ببینین. من ماوەی 25 ساڵە ئەم ئیشە ئەەکەم. ئەم ئیشەی من ناوی مەکرەمیەیە. بابەتەکانی من بابەتی جوانکاری ناوماڵە پێکاتەوە لە جێ ئینجانە، جۆلانە، پاڵپشت، ئیتر هەموو بابەتە جوانکاریە دروست ئەەکەم. ئەم ئیشەی من پێک هاتووە لە چەند چنینێک چەند نەخشێک. ئەم نەخشانە تقریبا نزیکەی 10 نەخشە، هەر نەخشەی بۆ شتێک بەکارهێنم. نەخشێک هەیە بۆ نمونە لە هەموو ئیشەکە بەکاریهێنم. هەر پێوتێ بڵێ بۆ نمونە پێوتێ گرەی سادە، تەنها ئەوە بەکارهێنم، بۆ زۆربەی شتەکانم ئەوە بەکار ئەهێنم. ئەم ئیشەی من لە جۆرە بەنێک بەکار هاتووە. بەنەکان هەیەی بۆ جۆلانە بەکارێت، یعنی قوتی ئەوەی هەیە کە من جۆلانەیەکی پێ هەڵواسم پێ دروستکەم. بەنی واش هەیە ناتوانانی، ینی تەنها بۆ هەنێ شتی تر بەکارێت. بڵێن بۆ نمونە بۆ جێ ئینجانە بەس بەکارێت، ناتوانم جۆلانەی پێ دروستکەم. بەڵێ وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوەی یاخود هۆشیاریە لە مین. ئەمەش میوانداری ئاکۆ عەزیز بەڕێوەبەری هۆشیاری و پاڵپشتی لە قوربانیانی مینمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێر هاتی کاک ئاکۆ. بەنی باش و ڕۆژێکی خۆش. زۆر سپاس. کاک ئاکۆ پێمان بڵێ ئەم ڕۆژە چۆن بۆتە جیهانی و لە چیەوە هاتووە؟ بەڵێ سەرەتا سوپاسان دەکەم بۆ میوانداریە بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە کە بتوانین قسە بکەن لەسەر ڕۆژی جیهانی هۆشیارکردنەوە لە مین و پشتگیریکردنی کاروباری بین کە لە چوار دانراوە. هاتنی یاخودیاریکردنی ئەو ڕۆژە دەتوانین بڵێن لە ساڵی 2005 لە 8 کانونی یەکەمی 2005 بۆ یەکەم جار بڵێن کۆمەڵی گشتینەتەوەی گرتوەکان بڕیاریان دەکە ڕۆژێک دابنێن بۆ کاروباری مین. ئەو کاتی لەو ساتەوە بڕیار دەکە بنێن ڕۆژی چواری هەموو ساڵێک وەکو ڕۆژێکی جیهانی بناسێنێتن بۆ کاروباری من، وەکو ئەو ڕۆژانەی تر برێن کە بۆ نمونە ڕۆژی ژینگەیە یان ڕۆژی ئافرەتان، ڕۆژی دایکان، ڕۆژی باوکان یان ڕۆژەکان و ڕۆژانەکانی تر کە لەلایەن کۆمەڵی گشتینەتەوەی گرتووەکان دادرێن. ڕۆژێکی دانرا بۆ کاروباری مین
ئیتر لە ساڵی 2006 بۆ یەکەم جار لە ئاستی نەتەوە یەکگرتووەکان بڕێ ڕێکخراوەکانی تۆگرتووکان وە ئەو هەندێک ئەو لە وڵاتانی کە بێت کێشەی بین و تەقەمەنیان هەیە ئەو یادەکرایەوە بە ئەنجامدانی چەندی ساڵاتی زۆر اینجا ئێمەش وەکو لە هەرێمی کوردستان کە وەک دەستگای گشت کاروباریبین بەرپرسە لە کاروباریبین لە هەرێمی کوردستان لەو کاتەوە بن ئێمەش ینی ساڵانە بە ئەنجامدانی چەند ساڵاتێک ئەو یادە دەکەینەوە بن وەکو ڕۆژێکی جیهانی و تایبەت بە کاروباریبین کە هەم بۆ ئەوانی کە بڵێن پیشەگەری کاروباری بینن و هەم بۆ ناساندنی کێشەی بین چەند ساڵێک ئەنجام دەدەین. بەڵێ جگەلەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان یاخود چالاکیەکان لەسەر ئاستی بۆ نمونە پارێزگاکان یاخود ئەو ناوچانەیە چ چالاکی دیکە ئەنجامەدرێت؟ ئێمە ڕاستی ئەو ساڵ بەرنامەمان وا بکات چەندین ساڵاتی زۆر جێبەجێکە بەڵام لەبەر مەسەلەی کۆڕۆنا و ئەو ڕێنمایەکانی خۆپاراستن و ئەوانە ئێمە نەماتوانی هەندێک ساڵاتی کە وەکو کۆبوونەوە و گرتبوونەوە ئەنجام بدەین. بەس ئەو ساڵاتیانی کە برێن ئەم ساڵ کە جێبەجێمان کردووە لە دوێنێکەوە دەستکرا بە هەڵمەتێکی هوشاکردنەوە بە هەڵواسینی فلێکس و وەکوبانەر لە دەواازەی شار و شارۆچەکان و بەتابەتی ئەو شوێنانی کە برێن بۆ ناوچەی ڕێکخراوەکان دەچێتن چەندین فلێکس کە بە پامی و پام و ڕێنمای هوشاکردنەوەی لەسرە هەڵیان واسیوە لەلایەن تیمەکانی هۆشیارکردنەوە تیمەکانی دەستگای گشت کاروباریبین لە پارێزگاکان و ئەمەش خۆی لە خۆی دەبن هەڵمەتێکی هوشیارکردنەوە کە زیاتر مەبەستمانە خەڵک هوشار بێتەوە لە کێشەی بین و خەڵک بتوانێت خۆی بپارێزێ بەهۆی لە ڕێگای ئەو پەیام و ڕێنمایانەوە بۆ ئەوەی دوور بێتن لە ڕووداوەکانی مین و تەقەمەنی و نەبێتە قوربانی. چونکە ئێمە بەڕاستی تا ئێستاکە لە هەرێمی کوردستان زیاتر لە 13,000 هاوڵاتی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی کامەش خەسارەتە و ژیانێکی گەورەیە لە سەرچاوی مرۆیی هەرێمی کوردستان واروەها بارگرانێکی دارایی زۆری شەبرێن هەم لەسەر تاکەکە خۆی کەوەی کە دەبێتە قوربانی و هەم لەسەر خێزانێکی و هەم لەسەر حکوومەت لەبەرەوە ئێمە وەکو دەستگای مین بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەین خەڵک هوشار بکەینەوە وای لێ بکەین کە خۆی بتوانێت خۆی بپارێزێت لە مین و تەقەمەنی. ئەمە بەری وەکو لە ساڵاتچەکان هەڵواسینی ئەو فلێکسانەیە کە برێن بە هاوکاری ڕێکخراوی ئەرمازیان لە فەرمانگەی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباریبین و ڕێکخراوی ئایمەپ کاوان هاوکاریان کردین بۆ چاپکردنی ئەو فلێکسانە و ئێمە بجگەل لەوەش نەخشەی ناوچەی مین ڕێکخراوەکان لە ئاستی قەزاکان چاپمان کردووە کە ئەوەش هەروەکو ئەوەش دەبێت زیاتر بۆ بەرپرسی ئیداری قەزاکانە بۆ قایمقامەکان ئەدرێتە قایمقامەکان بۆ ئەوەی کە لە هەر قایمقامێک بزانێت لە سنووری ئیداری خۆی چەند ناوچەی مین ڕێکخراو هەیە لە گوندەکان چەند گوندیان مین ڕێکخراوە لەجای من نەخشەیەکی ناوچەی مین ڕێکخراوەکان پێشکەشی بەرز قایمقامی ئەو قەزانە دەکەین بۆ ئەوەی وەکو شتێکی تەکنیکی لا هەبێت ینی زانیاری هەبێ و هەم وەکوی بگرن کە ئەرچی ئێمەشە بنێ وەکو دەستگای من کە ئێمە بەردەوام لە پەیوەندی تونند و تۆڵدان لەگەر بەرپرسی ئیداری هەر ناوچەیە کە برێ ئیشترا دەکەن چی ئێمە بێچە ڕێکخراوەکان بێ جا بە پێویستمان زانی کە برێن ئەو زانیاریە بدەینە بەرز قایمقامەکان بۆ ئەوەی ئەوانش ئەو زانیاریان لا بێتن و زیاتر ئاگاداری ناوچەکەیان من لە ڕووی ئەوەی کە چەند ناوچە پیر بووە بە مین و تەقەمەنی بۆ کێشەکەس دەست ئاستێکدایە. بەڵێ بێجگەلەوەش ئێمە کاک ئاکۆ پێم وابێ ئەمڕۆ لە دوهۆک لە پارێزگای دوهۆک کۆمەڵێک مین کە کۆکراوەتەوە ئەتەقێنرێتەوە ئەوە کۆکراوەی چەند ساڵەیە خۆدی ئەم ساڵ بووە لەم ڕۆژەیە بۆ ئەکرێ بە تاکید یانی ئێمە ئەو مینانی کەوا کۆکران تۆ لە ئەنجامی ئەو ساڵە چێ بۆ کە برێن لە ساڵی پارەوە تاکو ئێستاکە کۆکراتەوە لە شوێنە جیاوازەکان ئێمە وەکو پرۆسەی پاکردنەوەی ناوچەی مین ڕێکخراوەکان ڕەنگە هەندێک شوێن ناتوانێتن کە مینەکە لە شوێنی خۆی بتەقێنرێتەوە لەبەر ئەوەی کە نزیکە لە ئاوەدانی یان شوێنەشی ئەوەیە کە بینایەکە ئەو مین و تەقەمەنیانی کە لە ناوچەی جیاواز کۆ دەکرێنەوە یان ناوچەی ئەگەر چێلگەی مین بێن نا بەڵام ناوچەیەک بێ کە برێن چێلگەی مین نییە بەڵام لەوانەیە بە هۆکارێک مینەکان کۆکرابێتەوە یاخود کاتی خۆی بنکەیەکی سەربازی ڕژەمی پێشوو بووە خراوەتە ژێرگڵ بەڵام ئێستاکەن ئەنجامی هەڵکۆڵی نەزەوی یان ئەو مین و تەقەمەنە دەرکەوتون یان لە هەندێک شوێن پێ نەزانراوە یان شوێنێکە مەشجە بووە من کۆگای تەقەمەنی بووە
جا لەو شوێنانە کە چێلگەیمین نییە ئەو مین و تەقەمەنە دەگوازرێنەوە بۆ شوێنێک کە لە کاتێک کە کۆکراوە بە ژمارێکی زۆر هەتوانێت لەو شوێنە لە بۆنێک ئاوا لەناو بدرێتن چ هەم وەکەوەی کە مین و تەقەمەنەکان دوور دەخرێنەوە لە هاوڵاتیان بۆی کە نەبنە هەڕەشە لەسەر هاوڵاتیان و هەم بۆ ئەوەش کە بنێن ئەو مین و تەقەمانیانە هەر ڕۆژان ناتوانن یعنی ئیمکانیەتی وەنێکە بنێن ئەگەر مینێکیان دوو تەقەمەن دۆزراوە بەو دووسێ مین و تەقەمەنیە ببدرێت ئەو شوێن بتەقێنێتەوە. باشە کاگاکو ئەمڕۆ بۆ نمونە کە ئەو ڕێژەیە تەقێنرێتەوە هاوڵاتیان ئاگادارەکرێتەوە لەو بەرەوەی کە پێچێت دەنگێکی زۆری هەبێ هاوڵاتی نەترسێت لەوەی کە چ ڕووداوێک بووە. بەڵێ لە سنووری هەر پارێزگایەکە من شوێنێکمان هەیە کە برێن بۆ تەقاندنەوەی ئەو مین و تەقەمەنیانە کە ئەوەش بە زۆری لە ناوچەی شاخاوی دەبێتن کە هاوڵاتیانی ئەو دەوروبەر ئاگادار دەکرێنەوە و بۆەوەی کەەوە نزیکی ئەو شوێنەکەەوە تەقینەوەکەی ئازامێت چکە حتمما کە برن ژمارەیەکە برن 100 یان 200 دانیان زیاتر مین و تەقەمەنی دەتەقێنێتەوە تەقینەوەیەکی بەهێزە و پارچەی تەقەمەنەکە ساسمە شتەکە بۆ مەسافەیەک یان مەدایشی دوور دەڕواتن لەبەرەوە ینی ڕێکاری سەلامەتی دەگیرێتە بێر لەلایەن ئەو تیمێکە تەقینەوەکە ئەنجام دەداتن و ئەو شوێنێکەوە لێش تەقێنێتەوە بە شێوەیە کۆنتترۆل کراوەکە پارچەی تەقەمەنیەکان نەچێتە ینی مەسافەیەکی زۆر دوور بەتاکید ینی خەڵکە ئاگادار ینی ڕێو شوێنی تەواو گیراوەتە بەتاکید بەڵیان ئەوە ڕێو شوێنی ڕێکاری سەلامەتی گیراوە بۆی کە هاوڵاتیان بە شێوەیەک زەرمەند نەبن و تەقینەوەکەش بە شێوەیەکی سەلامەت بکرێتن کە هیچ نەکارمەندانی دەستگامین نە بەڵێن خەڵکی تریش زەرمەند بن. کاگاکۆ ئەمە ئێوە ئەو چالاکی کە ئەمڕۆیکەن یاخود بڵین بەگشتی ئامارێکتان لایە کە چەند مین کۆکراوەتەوە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێک بە یاخود لە ماوەی ڕابردووە بێت؟ بەڵێ ئێمە وەکو ئامار بەتاکید لامەنێ بڵێن ساڵی ڕابردوو کە ئیش کراوە بەلەو ساڵی ڕابردوو کە لەبەر مەسەلەی کۆرۆنا و لەبەر قەینانی دارایی وەکو دەستگای مین نەتوانن وەکو پێویست کاری پاکسازی بکرێتن بەڵام ئەو کارێکەوە کرا لەلایەن ڕێکخراوەکان و کۆمپانیاکانی تایبەت بە کاروباری بین ژمارەیەکی زۆر لە ناوچەی میرەشکراو پاکراوە و بە ڕووبەریش مثل ئێمە عادەتەن قسە لەسەر ڕووبەر دەکەین ینی ئێستا برن لە گوێری ئەو ڕووپێوانی کە لە هەرێمی کوردستان کراون نزیکەی 776 کیلۆمەتری سوارگۆشت لە هەرێمی کوردستان پیس بۆ بە مین و تەقەمەنی لە چوارچێوەی ئەو ژمارەیە زیاتر لە 250 کیلۆمەتری سوارگۆشە پاکراوەتە لە مین و تەقەمەنی و ئەوەی کە برن لەو ببورن لە ئەوەی لە 776 کیلۆمەتری سوارگۆشە زیاتر لە 500 کیلۆمەتر پاکراوەتەوە لە 500 کیلۆمەتری سوارگۆشە پاکراوەوە بەڵام ئەوەی کۆماوە 250 زیاتر لە 250 کیلۆمەتر کە برێن مەترسیە و هەڕەشەیە. چەند کەس لە ماوەی ساڵی ڕابردووە بەهۆی مینەوە تووشی ڕووداوە بوون یاخود گیانیان لە دەستدا بێ یاخود بەڵێ ساڵی ڕابردوو 18 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بوونە قوربانی لەو هەژدەی ده هاوڵاتی شەهید بوون و هەشتیانشان بریندار بوون کە ئەوەش بێگومان ئەمە ژمارەیەکی زۆرێ بۆ ئێمە کە ئیش لەسەر کاروباری مین دەکەین چونکە بەڕاستی ئێمە و ڕێکخراوەکان و کۆمپانیەکان هەموو هەوڵمان بۆ یەکەوە ژماری قوربانیان بگەینە سفر یان هەر بەلای کەمی کە بتوانین لە 5 کەمتر بێ یاخود هەتا کەمتر بێ بۆ ئێمە دەستکەوتە بەڵام ئێمە کە دوای سەرڕای ئەوەی کە لە ساڵی 92 برێ بەڕامە کاروباری من لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێتن و سەرڕاوی بە هەموو شێوەیە کۆشاکردنەوە دەکرێت بەڵام ینی بوونی 18 هاوڵاتی بە قوربانی بین و تەقەمەن ژمارەیەکی زۆرە ئێمە بەڕاستی ئامانجمان ئەوە بوو کە تموحشمان ئەوە بوو کە بتوانین ئەو ژمارە زۆر کەم بکەین لەبەرەوە پەیوەندی هەیە بۆی ئەم ساڵ کەمتر بووە تۆ یا ساڵانی ڕابردوو زیاتر بووە بەخوای ساڵ بە ساڵ هەندێک ساڵ هەیە زۆر دەبێ هەندێک ساڵ هەیە کەم دەبێت هۆکارەکەی چییە؟ هۆکارێکەش ئەوەیە کە بنێن زیاتر هاوڵاتیان بەڕاستی پابندی ڕێنمایەکان نابن لەلایەک ئەن ئێمە و ڕێکخراوەکان ئەوەندەی بڵێن بە هەموو شێوەیەک خەڵک هۆشار دەکەینەوە پێیان ڕێنمایەکان دەگەێنێن بە شێوەی سەردانی ڕاستەوخۆ بۆ گوند و ناوچەی میرەشکاوەکان بە شێوەی ڕاگەاندن یان بە شێوەی ئەنجامدانی پرۆژەی تایبەت بەڵام لەگەڵەوە هێشتا خەڵکانێک هەنەکە پابەست نابن بە ڕێنمایەکان. باشە کاگاکو هەموو ئەو شوێنانەی کە مین ڕێژن ئێوە نیشانەتان لێداناوە یاخود شوێن هەیە کە تا ئێستا نەزانراوە کە مینی لێو هاوڵاتیش نەیبینیوە
یاخود هیچ نیشانەیەکی لێ نەبوو ئەوە بۆتە هۆکار؟ بەڵێ لە ڕاستیدا زۆربەی ناوچەبیین ڕێژکاوەکان ساڵانی پێشتر بین ڕێژکرابوون تەنها ئەو شوێنانی کە بڵێن بە هیچ شێوەیەک سارە و یا بڵێن هۆکاری هاتوو نەدەگەیشت ئەو شوێنانە تا لەبەرەوە ئەو بە تایبەتی بڵێن لوتکەی سەرچیاکان یان ئەو شوێنان کە بڵێن زۆر ڕەکن بە زەحمەت ینی سارە ناگاتی یان بڵێن شوێنێک ناتوانانی هەندێک شوێن بتوانانی بچیات چەند ئێمە لە ساڵانی پێشتر ئەو کاتێکە لە ڕێکخراوەکان کارمان دەکرد یعنی هەندێک شوێن هەبوو بە کەروبار و بە وڵاخ ئەوانە ینی نیشانەکانمان دەبێت بەس بەوەی کە ئەو شوێنانە نیشان بکرێتن بەڵام بەداخەوە یانی ئەو نیشانانەش زۆربەی زۆری ینی ئێستاکە نەماون یانی تەنها ئەو شوێنانی کە بڵێن لەو ساڵانی بۆ دوایە کراون و لە ساڵی بنێن پارێ یان پێرارێ یان چەند ساڵێک پێشتر ئێستا بەڵام ئەوانەی بڵێن 10 ساڵ پێش ئێستا کرا یان زیاتر لە 5 ساڵی زۆربەی زۆری مەگەر یان بەدەگمەن ئەو نیشانە نەمابن ئەوەش لەلایەک بنێ هەندێک خەڵکێکە بنێن ئەوەی کە هەست بە پرسیارەتی ناکاتن ئەو نیشانیانی هەڵکی شاوە لەلایەشتر بە هۆکاری کەش و ئاو هەوا نیشانەکان لەوانەیە کاڵ ببنەوە جا لەبەرەوە مثلەن بەداخۆ بێ هەندێک لەو ڕووداوانێکەوە ڕوش دەدەن ئەنجامی ئەوەیە کە بێت ئەو شوێنانە هیچ نیشانەیەشیان نییە نیشانە ڕێژکاوەکانیان نیشانیان هەبووە بەڵام نیشانەکان لەوانێت کاڵ بێتەوە باش ئێوە پلانتان نییە کە داینێنەوە یاخود هیچ پلانێکتان هەیە بۆی کە ئەو شوێنانە دووبارە دیاری بکرێتەوە نیشانەی لە سەردا بنرێ بۆی هەموو کەس ببینێت بەتاکی ئێمە پلانمان هەیە بنێ هەموو داتا و ئامارەکان هەنە بە نسبەت ئەو شوێنانی کە ناوچەی ڕێژکراوە و ئەوەی کەوان نیشانە کرا ئەوە نیشانە نەکرا بەڵام ئەو پلانش پێویستی بە بودجە هەیە ینی ئەو بودجەش لەبەر دەست نییە بۆی کە دووبارە ئەو ناوچەی ڕێژکراوانە هەمویان نیشانە بکرێنەوە چونکە بڵێن هەر یەک لەو زیاتر ئێستا وەکو ژمارەی ناوچەی ڕێژکراوەکان نزیکەی زیاتر بن لە 2500 ناوچەی ڕێژکراو لە هەرێمی کوردستان هەیە بەڕووبەری جیاواز نیشانەکردنی ئەو ژمارە زۆری ناوچەی ڕێژکراوەکان بەڕاستی بودجەیەشی زۆری دەبێت پارێکی زۆری پێویستە ئەو پارێژ لەبەردەست نیە لەبەر ئەو مەسەلەی وەکو حکوومەتی هەرێم وەکو دەستگای بین لەبەر مەسەلەی قەیرانی دارایی و ئەو کێشانی کە هاتوۆتە پێش و ڕێکخراوەکانیش ڕێکخراوەکانی سبن ئەوان لە ئاسینەتەوەیەکێت بکان ئەوانی تر ئەوانش ینی بە گوێری ئەو باربووە یان ئەو کۆمەچی دارایی و فەندێکەوە دەکرێن لە کاتی پاکسازی یان برێن پێشەوەی هەندێک شوێنێ پاکرێتەوە نیشانێک دەکرێن بەڵام ئەوەش بەکو پێویست ینی بنێن وەکو لەو ئاسدانێکە ئێمە مەبەستمان و نیازمانەکە بنێن هەموو ناوچەی ڕێژکراوەکان نیشانە بکرێت هەرچەندە بنێن لە ساڵانی ڕابردووش وەکو چەند پرۆژێکی تایبەت لە سنووری پارێزگا هەولێر لە پارێزگاکانی تر ژمارەیەکی زۆر ناوچەی ڕێژکرا بەڵام وەکو باسم کرد یعنی ئەو نیشانانە لە بە هۆکاری جیاواز نیشانەکان هەندێکیان نەماون. کاگاکۆ بێگومان کارمەندانی ڕێکخراوەکان یاخود لەگەڵ ئێوە دووچاری مەترسی بوونەتەوە تا ئێستا چەندێک لەو کارمەندانە بوونەتە قوربانی و بە هۆکاری من هەڵگرتنەوە کاتی ئەوان لە خزمەتی وایە بوون کە مینە کاڵگرنەوە هاوڵاتیانی لێ بپارێزن؟ بەڵێ بەداخەوە ینی ئەوانی کە لەو بوار لە کاریان کردووە لە بواری پاکسازی یان لە بواری تەقانەوەی مین و تەقەمەنیان من تەقەمەنیەکان ئەوانی کە بنێن لە ناو شەلگەی مین نین وەکو شەهید 38 شەهیدمان هەیە بڵێن ئەوە تەنها هی دەستگای مین نییە بنێن هەموو ئەو ڕێکخرا و کۆمپانیانەی کە لە بواری مین پاشی یا بنێن پرۆسی پاکسازی ناوچەی ڕێژکراوەکان کاریان کردووە و ئەوانی کەوە کەم ئەندام بوونە زیاتر لە 100 هاوڵاتی ئەتوان بنێن 100 تا 105 هاوڵاتی نەک هاوڵاتی بنێن ئەوانی کەەوە پێێن پیشەگەری کاروباری مینن کەم ئەندام بوونە کەم ئەندام بوونە بە ئاسی جیاواز یان بە شێوە جیاواز لە کاتی پرۆسی پاکسازی بین بەڵام وەکو ئاماژەم پێدەسەرەتا وەک هاوڵاتی زیاتر لە 13,000 هاوڵاتی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی. ئەوانەی کە نەماوەن ڕۆحیان شاد بێ و ئینشاءڵڵا ئەوانەی دیکەش سەلامەت بمێنەوە. زۆر سوپاس کاک ئاکۆکەم بڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی بە هیوایین هەمیشە هاوڵاتیان پارێزراون. ئێمەش ئەو هیوامان هەیە و داوا لە هاوڵاتیان دەکەم کە ئێمە تیمەکانمان دەدوێنێکەوە ئەو فلێکسانە و بانانەران هەڵواسی و لە شوێنە جیاوازەکان لە ڕێگە سەرنجەکان کە بوو ناوچە ڕێژکراوەکان دەسێتن لە دەرەوەی قەزاکان لە دەرەوەی پارێزگاکان هیوادارین پابند بن و ئەو فلێکسانە بپارێزن بۆ ئەوەی تا ماوەی زۆر بێتەوە بەهۆی ئەو فلێکسانەوە یعنی خەڵکێک بتوانێت پەیام و ڕێنمای هۆشیارکردن وەرگێتن و دوور بێتن لە ڕووداوی مین و تەقەمەنی. وای سەلامەتی بۆ هەموویان. زۆر سپاس بەخێرهاتی دووبارە. ئێستاش با بەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە.
صادق ئەتیە شارەزای دیاری کەژناسی عێراقی لە هەژماری خۆی لە فەیسبوک بڵاوی کردوتەوە کە بەپێی نەخشەکانی کەژناسی شەپۆلێکی گەورەی غازی دۆمۆکسیدی کبریت SO2 بەرە وڵاتی شامیەت و دواتریش بەرەو عێراق و تورکیا. ڕۆنیشی کردوتەوە ئەو غازە گرکانێک لە دوورگەی ساقلیەی سیسیلی لە ئیتالیا هەڵیاوەتەوە دەرەوە کە شەوی ڕابردوو بۆ جاری حوتەم ئەو گرکانە چالاک بووە. ئەو غازە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا بە ئاسمانی عێراقدا تێپەڕەبێت و ئەو شارەزا کەشناسیە جەختیشی کردوتەوە غازی دووەمۆکسیدی کبریت ژەهراویە ئەگەر لە هەوادا زیاد بکات بە ڕەنگە و بۆنێکی تیژی هەیە بە شێوەیەکی سروشتی لە چالاکی گرکانیەوە دروستە بێت ئەویش لە ئەنجامی شیبوونەوەی مادە ئۆرگانیەکان هەروەها لە ڕێگەی سووتانی کبریتیشەوە دروستە بێت. کاتێک مرۆڤ ئەو غازە هەڵەمژێت کاریگەری لەسەر لوت و چاو هەیە هەروەها لە دڵۆپی ئاودا دەتوێتەوە ئەگەر باران ببارێت ئەوە دەبێتە بارانێکی ترشی زیان بەخش. هەندێک پیشە هەیە کە ئەگە بڵێن سەدان ساڵە ماوەتەوە و کەسانێکیشان ئەوەندە پیشەکەی خۆیان لە خۆشەویستە کە وەکو زێر ناویە بن. پێدەچێت نەوەی ئێستا باوەڕ بەو شتە نەکات یاخود نەزانێت کە پیشەیەک هەیە ئەوەندە خۆشەویستە لای پیشەوەرەکە. بەڵام ئێمە بەم کارە یاخود بم بابەتە بۆتان ڕوونەکەینەوە ئەیخینە بەرچاوی ئێوە کە کەسانێک چەندێک پیشەکەی خۆیان خۆشەوێ وەکو بۆ نمونە زەکەریایەنی کرۆمی کە پیشەوەرێکی دێرینە و ماوەی 6 ساڵە لە دوکانەکەی یاخود بڵین لەو دوکانە کۆنە مێژووی کە ئەکەوێتە شارەدەی قەرەقوش کریسیانە نشینە ئەو شارەدەیە سەر بە پارێزگای نینەوەیە کاری ڕستن و چنینی ڕاخەر و بەڕائەکات بۆ ئامێرە دەستیە مێژوویە. ئامێرە دەستیەکەی مێژوویەکە گەڕێتەوە بۆ 300 ساڵ پێش ئێستا و لە باپیرە گەورانیەوە بۆی ماوەتەوە دواتر بۆ باوکی بۆ کوڕەکانی دیکە و بۆ ئەمیش. زەکەریاڵێت بەداخەوەم کە بەرهەمی هاوردە پیشەکەی ئێمەی بەرەو لە ناو چوون بردووە چونکە ئێستا بەرهەمی نوێ و ئامادەکرا و زیاتر بووە. ئەمە پارچەیەک ڕاخەری ڕەنگە و ڕەنگ و کللتوریە بە ئامریکی دەستی چندراوە کە تەمەنی نزیکەی 300 ساڵە کە چەندنەوەیەک لەلایەن خێزانەکەی زەکەریا کرۆمیەوە بە میرات بووی ماوەتەوە. زەکەریا دانیشتووی شارۆچکەی قەرەقوشە لە دەشتی نینەوە ماوەی 6 ساڵە لەسەر ئەم ئامریچنینە کار دەکات وەک خۆی ئاماژەی پێدەدات کارەکەی ئەو ئێستا کەمتر خواستی لەسرە. ئەم ئامێرە نزیکەی 300 ساڵە کار دەکات لە باو باپیرانمەوە ماوەتەوە بۆ باوکم و پاشان بۆ براکانم. ئەم ئامێرە کۆن بووە وەک ئەو هەزاران کەسەی کاریان لەسەر ئامێرەکە دەکرد لە قەرقوشدا و بژێوی ژیانیان دروست دەکرد و ئێستا نەماون. ئەم ئامێرەش نامێنێت و لە ناو دەچێت. ئەم پیشەیەش بەهۆی بەرهەمی هاوردە خواستی لەسەر نەماوە ئەگەرچی کرۆمی پیشەکەی فێرینەوەکانی کردووە بەڵام هیچ کامیان ئامادەنین کاری تێدا بکەن چونکە لە ڕووی داراییەوە نەیانتوانیوە پشتی پێ ببەستن و بژێوی خۆیانی لەسەر دابین بکەن. بۆ هەر ڕاخەرێک تەنها 1000 دیناری عێراقی قازانجی لێ دەکرێت کە ئەوەش بەهای کات و ماندووبوون و خەرجیەکەی پڕ ناکاتەوە. زۆر بەداخم هەست بە دڵتەنگی دەکەم بۆ ئەو ئامێرە بە نرخا. ئەمە زێڕە وەک ئەوەیە کەسێک زێڕی هەبێت و وردە وردە لە دەستخۆی دەدات. دوکانە دێرینەکەی کرۆمی هەر لە ناو ماڵەکەی خۆیدایە لە قەرەقوش کە زۆرینەی دانیشتوانەکەی کریسیانن. هەرچەندە لە دوای هێرشی چەکدارانی داعش لە ساڵی 2014 زیانێکی زۆر بەر ناوچەکە کەوت و زۆربیان ناوچەکانی دەشتی نینەوەیان بەجێهێشت و ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. 100 دۆلاری ئەمریکی 146650 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 171300 دیناری عێراقیە، 100 پاوانی بەریتانی 200,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 17880 دیناری عێراقیە و 100,000 تمەنی ئێرانی 5740 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 24 408,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 306,000 دیناری عێراقیە. مسقالێک زێری ئایار 18 306,000 دیناری عێراقیە.
ئەمە زۆر بەمان بەکارهێنەری فەیسبووکین یاخود تۆڕ کۆمەڵاتەکانی دیکە بەڵام ئێستا بۆتان باس دەکەین کە زانیاری زیاتر لە 500 میلیۆن بەکارهێنەری فەیسبوک دزەی پێکراوە. ماڵپەڕی بەسنس ئینسایدەر بڵاوی کردوتەوە لە پلاتفۆرمێکی هاکردندا ژمارەی تەلەفۆن و زانیاری کەسی 533 میلیۆن بەکارهێنەری فەیسبوک لە 106 وڵات لە ڕێگەی ئینتەرنێتەوە دزەی پێکراوە و بڵاوکراوەتەوە. ماڵپەڕەکە ئاماژەی بەوەش کردووە زیاتر لە 32 میلیۆن کەس لەوانەی زانیاریەکانیان بڵاو کراوەتەوە لە ئەمریکان 11 میلیۆن کەسی دیکەیان لە بەڕێتانیا و 6 میلیۆن کەسیش لە هندستانن. هەر بەپێی هەواڵەکە زانیاریەکان ژمارەی تەلەفۆن، زانیاری شوێن، ڕێکەوتی لەدایکبوون و زانیاری ئیمەیل لە خۆ دەگرێت. هاوکات شارەزانی بواری ئاسایشی ئینتەرنێت هۆشداریان لەبارەی بەکارهێنانی زانیاریەکان لەلایەن هاکەرەکانی کۆمپیوتەرەوە بە مەبەستی ساختەکاری و فێڵکردن داوە. بۆیە هەمیشە بە ئاگاداریەوە بتوانین کە تۆڕ کۆمەڵاتیەکان بەکاربێنین و تا پێشمانەکرێت هەموو زانیاریەکی کەسی خۆمانی تێدا دانەنین چونکە پێدەچێت ئێمەش ڕۆژێک لە وڵاتانە بین کە ئێستا چەندین ملیۆن کەسیان تیا هاکراوە یاخود دزە بە زانیاریەکانیان کراوە. بابەتێکی دیکەمان هەیە ڕێکخراوێکی خۆبەخش لە ئۆکرانیا بە مەبەستی هاوکاریکردنی ئافرەتانی تووشبووی شێرپەنجە دامەزراوە. تیا بەشێک لە ئافرەتانی ئۆکراینیا بێ بەرامبەر پرچی خۆیان دەبەخشن و پرچی دەستکردی لێ دروست دەکرێت و دواتر بێ بەرامبەر دەیبەخشنە ئافرەتانی تووشبووی شێرپەنجە. چەندین خۆبەخشی ئۆکراینی بە مەبەستی هاوکاریکردنی ئافرەتانی تووشبووی نەخۆشی شێرپەنجە ڕێکخراوێکی خۆبەخشیان دامەزراندووە کە تێدا پرچی دەستکرد بۆ ئەو ئافرەتانە دروست دەکەن کە بۆ هۆی شێرپەنجەوە پرچیان لەدەستاوە. هەفکاریکردنا خەلکیت ویدەمیدا باشە ئەگەر بکەمیژی بکاربین بێ بەرامبەر هەفکاریەوان خانما بکەین کۆ پێکەتیەن شێرپەنجەیەنە حتا کو پرچێن دەستکرد بوانە دابی بکەن دا کو گاڵەکە مەزم بهاوێژین. بەشێک لە ئافرەتانی ئۆکراینیا لە دوایکردنەوەی ئەم ڕێکخراوە بەشداریان تێدا کردووە و بێ بەرامبەر پرچی خۆیان دەبەخشن تاوەکو پرچی دەستکرد بۆ تووشبانی شێرپەنجە بە خۆڕایی دابین بکەن. کاتێک دەستمان بەم پرۆژەیە کرد کێشەی کەمی پرسمان هەبوو بۆ دروستکردنی پرچی دەستکرد بۆ ئەو ئافرەتانەی کە تووشی شێرپەنجە بوون. دواتر چەندین خۆبەخش هاتنە نێو ڕێکخراوەکە و بێ بەرامبەر پرچی خۆیان بە ئێمەدا. ئەو پرچە دەستکردانەی کە لە بازاڕەکانی ئۆکراینیا هەیە لە ڕووی نرخەوە زۆر گرانن، نرخیان لە نێوان 180 بۆ 215 دۆلارە. زۆربەی تووشبانی شێرپەنجە لە تواناییاندا نییە بڕێکی زۆر پارە خەرج بکەن لە پێناوکڕینی پرچێکی دەستکرد. هەر بۆیش ئەم ڕێکخراوە خۆبەخشە لە ڕێگەی دانانی ئەم ئارایشگایە توانیوێتی پرچی دەستکرد و بێ بەرامبەر بۆ تووشبانی شێرپەنجە دابین بکات. دەناوفەرێقی کوردستان 24 بێگومان نەزانین کە ئەسب ئاژەڵێکی زیرەکە و خۆشەویستە و هاوڕێی دێرینی مرۆڤە چونکە لە زۆربەی کاروبارەکانی ڕۆژانەیاندا لە کۆنیشدا پشتی بە ئەسب بەستۆ مرۆڤ. بۆیە ئێستا بۆ مەبەستێکی تر ئەسپەکان بەکارەهێنرێن کە بۆ چارەسەرکردنی نەخۆشی دەرونی بەکارەهێنرێن وەک چۆن لە هەوڵێکی نوێدا کە حکوومەتی کۆستەریکا لە ڕێگەی پۆلیسی وڵاتەکەیەوە ڕێگایەکی جیاوازی بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی کە نەخۆشی دەرونی و دڵەڕاوکیە و یاخود خەموکیان هەیە ئەگرێتە بەر. کۆستەریکا توشبوانی ئەو نەخۆشیانە لە شوێنێکی کراوەدا دەگوازێتەوە لای چەند ئەسپێک و بۆ ماوەی 45 خولەک لەگەڵ ئەسپەکان یاریەکەن باوەشیان پێیەکەن و بەرپرسانی کۆستەریکاڵێن بەکارهێنانی ئەسب بۆ ئارامکردنەوەی دەرونی ئەو نەخۆشانی کێشەی دەرونی و خەمۆکیان هەیە ڕێگەیەکی سەرکەوتووە و چەندین کەس بەو شێوەیە چاک بوونەتەوە. دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ و کەرەنتین و ئەمانە خواست لەسەر بەرهەمە خۆماڵیەکان لە فەڕەنسا زیادی کرد.
هەروەها جوتیارانی ئەو زەویانەی کە پێشتر هیچ سوودێکیان لێ وەرناگیرە لە کاتی کەرەنتینە بەروبوومی کشتتوکاڵی بە تایبەت سەوزە و میوە و داچێنراوەکان هاوڵاتیانی ئەو وڵاتە بەراورد بە ساڵانی ڕابردوو گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی دەدەن کە لە ڕووی تەندروستیەوە هەم سوودیان هەیە و بەرگری لەشیش بەهێزەکەن کاتە بڵێن کەرەنتین زۆر سوودی هەبوو بۆی کە ئێمەی گەڕاندەوە یاخود زۆربەی مرۆڤایەتی گەڕاندەوە بۆ کەرەستانی کە سەردەمێک بوو پشتگوێ خراببوون یاخود بەکار ناهێنران. بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ڕاستە هەموو سێکتەرەکانی ژیان پەکیان کەوت. وەک بینیمان فشارێکی ئابووری زۆر سەختیش کەوتە سەر وڵاتان و هەموو جۆرە هەناردە و هاوردەکردنێک لە جیهان بەگشتی و لە نێوان وڵاتانی دراوسێش بە تایبەت ڕاگیرە یاخود سنووردار بوو. ئەمانە بوونە هۆکار بۆ ئەوەی جوتیاران بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان پشت بە بەرهەمی ناوخۆی خۆیان ببەستن و زیاتر پەرەی پێ بدەن. وەک دەبینن هەموو هۆیەکانی گواستنەوە وەک فڕۆکە و شەمەندەفەرەکان ڕاگیراون. هیچ کاڵاو بەرهەمێک نە هاوردە دەکرێن و نە هەناردەش دەکرێن. ئەوەی دەمێنێتەوە پشتبەستنە بە خۆمان و داچاندنی زەویەکانمانە. پەرەدان بە بەرهەمە خۆماڵیەکان. ئەمە جگەلەوەی کە خۆراکەکان ئۆرگانین لە هەمان کاتیشدا پەرەپێدانە بە بەرهەمی ناوخۆیی. ئەمە بۆ خەڵکی فەڕەنسا زۆر گرنگە کە ئەو سامانە سروشتیانەی کە لە زەویەکانی دەوروبەری شارەکانیان دەستیان دەکەوێت دەبێتە پێدانی دەرفەت بۆ زیاتر پەرەدان بەو زەویانە لە ڕووی کشت و کاڵیەوە کە پێشتر بەو شێوەیە بەکاریان نەهێنا. بەهۆی کەرەنتینە و قەدەغی هاتوچە و هاوردە و هەناردە نەکردن ئەوەمان بۆ دەرکەوت کە زەویەکانی نزیک لە شارەکانمان چەند بۆ چاندن و سەوزکردنی جۆرە جیاوازەکانی سەوزە بەسوودن. زەویەشی بەپیتن ئەمە بە دەستکەوتێکی کشت و کاڵی بۆ ئێمە دادەنرێت. دەتوانم بڵێم کەرەنتینە زۆر بۆ ئێمە بە سوود بوو. ڕاستە کە خۆراک سەرچاوەی ژیانە، بەڵام خۆراکی باش و تەندروست و ئۆرگانیک دەبێتە هۆی ژیانێکی تەندروست. بە تایبەتی لە دوای لێکۆڵینەوەکان دەرکەوت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەرزبوونی سیستەمی بەرگری لەش یارمەتی دەرە کە مەترسیەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەمتر بکاتەوە. بەرهەمهێنانی سەوزە و میوەی خۆماڵیش بە ڕێژەیەکی زۆر تەندروستتر و ئۆرگانیکترن. بۆیە پەرەدانی ئەم جۆرە بەرهەمانە گرنگی تایبەتی هەیە. بێگومان بەرهەمی خۆماڵی هەرچۆنێک بێت لەو خواردنانە کە لە قوتونراون یاخو بڵین لە دەرەوە هاورداکرێ بۆ هەر وڵاتێک نەک ئێمەش ئەوە گرنگی زیاتری هەیە و وەخواستی زۆرتر لەسرە بێت. هەندێک خواردنیش هەیە کە زۆر جار بۆ وڵاتێک زۆرجی گرنگیە بەڵام پێچێت لەگەڵ کللتوری ئێمەشانە گونجێت. بۆ نمونە لەوانە گوێچکە ماسیە کە ئێستا گوێچکە ماسیەکان لە بەریتانیا خواستێکی زۆری لەسرە و ژمارەی گوێچکە ماسیەکان لە ناو ئاوی دەریاکانی ئەو وڵاتە لە ماوەی ئەم چەند ساڵەی دواییە بە ڕێژەی لە سەدانەوە کەمی کردوانی زۆر دابەزیوە و گوێچکە ماسیانە لە ناو ئاوەکانە کەم بوونەتەوە. ئێستا ژمارەیەک لە بەرهەمهێنەران هەوڵەیەن کە ڕێژەی گوێچکە ماسیەکان زیاد بکەن جارێکی دیکە زۆر بنەوە چونکە گوێچکە ماسی بێگومان سوودێکی زۆری هەیە بۆ ژینگە و ڕێگری لە پیسبوونی ئاوی دەریاکانی شەکە. لە لایەکی دیکەشەوە دەیان کەس لەو ڕێگەیەوە بژێوی ژیانیان دابینەکەن ڕاویەکەن یاخود کۆیەکەنەوە و لە بازارەکاندا زۆر جارە فرۆشتە و بەکاریهێنەوە. لە قوڵایی ئاوی دەریاکانی ساندەرلەندی بەریتانیا پرۆژێکی گەورەی بەخێوکردنی گوێچکە ماسی هەیە. ئەم گوێچکە ماسیانە یەکێکن لە خۆراکە سەرەکیەکانی بەریتانیەکان و خواستێکی زۆریان لەسرە. ئەمە شوای کردووە لەم ساڵانەی دواییدا ژماریان بە ڕێژەی لە 95 کەمتر ببێتەوە. ئێمە لێرەدا نەناو ئەم قەفەزە بچووکانەدا گوێچکە ماسیەکان دادەنین و دایانخینە ژێر ئاوی دەریاکەوە. بەم شێوازە گوێچکە ماسیەکان بەخێو دەکەین. ئامانج لەوەی کە گوێچکە ماسیەکان لە ناو ئاوی دەریاکاندا بەخێو بکەین ئەوەیە کا لە ڕووی کوالیەتی و تام و چێژەوە بە تەواوەتی سروشتی بن. ئەم گوێچکە ماسیانە با پاڵەوانەکانی دەریا بەناوبانگن چونکە زۆر سوود بە ژینگە دەگەینن، فیلتەری ئاوی دەریاکانن، ڕێژی پیسبوون لە ناو ئاوی دەریاکان کەمتر دەکەنەوە،
لەلایەکی دیکەشەوە سەرچاوەی دابینکردنی بژێوی ژیانی دەیان کەسن لە بەریتانیا. گوێزکە ماسیەکان بەشێکن لە ژینگەی بەریتانیا و سەرمایە و بەرهەمێکی گرنگی ئاوی دەریاکانی باکوورن، هەم لە ڕووی سروشتیوە سوود بە ژینگە دەگەێنن، هەمیش لە ڕووی تەندروستی و داراییە سوود بە ئێمە دەگەێنن. لە سەدەی 19دا گوێچکە ماسیەکان لەگەڵ ماسی و چیپس وەکو دوو خۆراکی سەرەکی بەریتانیەکان دەستنیشان کران. لە دوای ئەوە خواست لەسەر گوێچکە ماسیەکان لە بەریتانیا زیادی کردو. بۆ هۆیەشەوە ژمارەی گوێچکە ماسیەکان با ڕێژەی لە 195 لە ناو ئاوی دەریاکانی بەریتانیا کەمی کرد. ئێستا چەندها وڵاتێکی بەریتانی لە ڕێگای پرۆژەی بەخێوکردنی گوێچکە ماسیەکانەوە هەوڵ دەدەن ژمارەی گوێچکە ماسیەکان دووبارە لە ناو ئاوی دەریاکانی بەریتانیا زیاتر بکەنەوە. دەنا فەریقی کوردستان 24. زۆر جار کە لەگەڵ کەسانێکدا تووشی گفتوگۆیەکی قورس یاخود بەهێزە بینەوە، کەسی بەرامبەر پێدەچێت یاخود هەر کەسێک لەوانە بێدەنگی هەڵبژێرێ، یاخود بابزانین سوودەکانی بێدەنگی چییە؟ چونکە شارەزایان و پسپۆڕانی بواری کۆمەڵایەتی و دەرونی ئاماژە بەواکەن کە زۆر جار بێدەنگ بوون سوودی زۆری تەندروستی بۆ مرۆڤ هەیە، وەک ئەوەی کا بێدەنگیە بێتە هۆی ئارامبوونەوەی مێشک و هەروەها توانای بیرکردنەوەی ئەو کەسە زیاد دەکات و جگەلەوە وزەیەکی زۆر بەجەستا بەخشێت و بەرگری لەشیش بەهێزەکات و هەروەها بێدەنگی کردداری هەناسەدان ڕێک دەخات، جگەلەوەش دەبێتە هۆی نەمانی دوودڵی و دڵە ڕاوکێ. بێدەنگی ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی نێوان دوو کەس لە کاتی بێدەنگیدا لە کەنار دەریا یان لە ناو باخێکدا ڕابکەن، هەرمەمێنەوە بۆ بێدەنگی یاخود بوەستن ئەتوانن پیاسەیە بکەن ڕابکەن، ئەوە سوودێکی باشی بۆ تەندروستیە بێت. ئێستاش بابەیەکەوە بچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ شاکاڵ خۆشناو ڕاهێناری وەرزشی زانیاری و سوود لە ڕێنمایە و ڕاهێنانەکانی دەبینین. سلااو بۆ بینەرانی ڕۆژباش. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی فول بادی کاردیۆ و هەموو ڕاهێنانێک 4 جاران 12 جار دووبارەکەنەوە. لیفتین لانجز بە یەک قاچ. قاچێکمان لەسەر عارس ئەوەیتر لەسەر پێپلکەکە قادرمەکە. قاچەکەمان کە لەسەر عارزە ئەبێن بۆ سەرەوە. چۆکمان ئەبێن بۆ لای سکمان. ئەمە سووری هەیە بە پشتەوەی ڕان، پێشەوەی ڕان بۆ سک. پاش 12 ئەیگۆڕن. لەسە پێپلکەکە ئەمیتر لە خوارەوە ئەیبێ بۆ سەرەوە. 4 جاران 12 ڕاهێنانی دووەم بۆ سەرەوەی لەش دەسەکانت ئەکی بە پێپلکەکە ئەی بۆ پێشەوە و بۆ دووەوە. 4 جاران 12 دووبارەیەکان ئەمە کە سوودی هەیە بۆ سەرەوەی لەش. ئەگەر ئەمە زەحمەت بێ بەس ئەتوانن بەبەرینی بێن بۆ خوارەوە، نەفەسێکی قۆڵ بکێشن و بێن سەرەوە، خوارەوە و سەرەوە. ڕاهێنانی سێوەم یەک چۆتان لە خوارە بێت ئێن بۆ سەرەوە، سەرەوە. ئەگەر ئەمە ئاسان بێ ئەتوانن سەرێکتر بیکەن. 4 جاران 12 ئەمە دووبارەکەن. بازدان لەگەڵ بەرپیس. باز دەدەی پێشەوە ئەی بۆ خوارەوە، بەرپیس ئەی بۆ سەرەوە، باز دەدەی بۆ دواوە. ئەمە سوودی هەیە بۆ هەموو لەش. سەرەوە باز ئەدەی بۆ دواوە
خوارەوە ئەگەر ئەمە زەحمەت بێت ئەتوانن بە ئاسانی دەستەکانتان بخەنە عەرز خوارەوە یان هەردوو چۆکتان بێن بە خوارەوە و بیکەن ئەگەر ئەمە ئاسان بێت بێن بۆ پێشەوە بەرپیس سەرەوە باز ئەدەن دواوە و دواوە پێشەوە خوارەوە سەرەوە دابلی ئەکەن چوار جاران دوانزە ئەمە دووبارەیەکەن بازدان ساید تو ساید چوار جاران دوانزە پێقاچتان بن بۆ سەرەوە چوار جاران دوانزە ئەمە دووبارەیەکەیت ئەگەر ئاسان بێ سەریعتر پرۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات زۆر سپاس کە لەگەڵمان بوون هیوادارم کە سوتانە بەوەگر بێت بە کۆتایی هاتنی ڕاهێنانەکانی ژاکاڵ منیش کۆتایی هێنم با بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی ڕۆژ باش بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بن و ماڵاوە